ئەمن بەخۆم هەبژاردەی ئەرژەنتین و ئەڵمانیا. بەڵێ باشە کامیان زیاتر عەزت لێ ئەرژەنتین بە دڵنیای و ئەرژەنتین. باشە من خەشتەیەکم لەلایە ئەم خشتەیە دەدەمێ گەر پێشبینیەکان لێرە دەنووسین باش نییە گەر لەیان لە کۆتاییدا گەر هەموو پێشبینەکان بەڕاست دەست دەبێ خاوەن خەڵاتی 960 چۆنەوە هەمووی ڕازی ماشە ینی دەبێت فەیلسوف. کۆت دیڤوار و نەرویج نەرویج تۆزێ بە قۆترە لە خەتەچ لە بۆ نەرویج لێدا کاپتن جان ئیسپانیا و نەمسا. ئیسپانیا و نەمسا تەڕادێک باش نەبوو بەڵام ئیسپانیا ماشەڵڵا پڕ لە ئەستێرە. ئیسپانیا لە ڕۆژی خۆیان بە ئیسپان لەوانەیە 4 گۆڵی بکە. پرتوگال و کرواتیا. پرتوگالش پڕ ئەستێرێ کریستیانۆ شتیایە بەڵام نازانم تۆزێک مستوای دابەزۆ کریستیانۆ بەڵام یادێن باشی تێدایکەوەی سەرکەوتون بەسەر کرواتیا بەدەستبێنێ. ئەمریکا و بۆسنەوە هەرسک. ئەمریکا بەڵێ بەلجیکا و سەنیگال. بەڕای من لێ سەنیگال سەرەکەوێت. سەنیگال خەتێکمان بۆ لە سەنیگال بەس وەکو حەزی خۆم حەزم لێ ئەرژەنتین بگاتە فیناڵ. ئەرژەنتین ئەنووسم ئینشەڵڵا واش دەبێت. ئایدی لەمبەرەوە فەرەنسا و ئیسپانیا بەڕای من ئیسپانیا بە قۆتر لە فەرەنسا وە لە فەرەنسا ئەستێر زیاترە بەڵام ئیسپانیاش هیچی ناقص نییە کە نەباتۆ بۆ نێباتۆ بەڕای من ئیسپانیا. بەڵێ مۆندیالەکە چێ دەیبا ئەوە ئاخیر پرسیار وەڵڵای ئینشەڵڵا میسی ئەیبا ئینشەڵڵا ئەرژەنتین ئەیبا بەڵام یاریەکە زۆر خۆش دەبێت ئەگەر بەم شێوازە بڕوا ئەرژەنتین لەم لایەوە ئیسپانیاش لەم لایەوە و دەشبە پێشی 3 مانگ پێش ئێستا یاریشان بکرد بە یاری دۆستانە و فاینەلزمای پێ دەڵێن ئەوەش وی ئیسپانیا و ئەرژەنتین بەڵام کاتەکە نەگونجا نەکرا ئینشەڵڵا ئەرژەنتین ئەیباتۆ. ئەرژەنتین بەڵێ ئینشەڵڵا ئەرژەنتین پلە یەکەم.